یانەیە ئامادەسپۆرێ لیستکێکە گرنگدا لە ماڵا خۆی دوهی خاڵە کۆندا کرد و گەهشتنا بەخەونا خۆیان سوپر لیگا ترکیە بۆ هەفتەیە داویە هشت. پشتی کود خولەکە نۆت و چاردە گۆلا وەکەویە لە ئامادەسپۆرێ هاتە تۆمارکردن ڕاهینەرێ تیمێ مەسعود باکال بەهێرس هاتە پێشبەری مەدیایە و ئاخوی ڕەخنە لە لیستکوانێ خۆ گرت کۆبگۆتناوی نەکردنە و لە پێش نەلیستنە. تەڤیڤێ وەکەویە ji ber têkçûna hevrika wê Eroksporê Amedspor hêj xwedî şansekî mezin e bi serkeftina di lîstika dawiyê de dikare rasterast hilkişe ji bo Super Lîgê. Lîstika Amedsporê ya li yarîgeha wê li gel yaneya Bodrumsporê dohî birêveçû yek bi yek yanî wekhev bi dawî hat. لەبەردەم یاریگای ئامەدسپۆرم یاریگا جوان و قەشەنگەکەی باکووری کوردستان ئەوەی لە چواردەوریەم یاریگایە هەیە و پێش یاریەکە خەڵک چی دەڵێ و دوای یاریەکە خەڵک چی دەڵێ بۆتان دەکەم بە چیرۆکێک و پێتان دەڵێم کە من لە باکوور چیم بینیوە. Şampiyon inşallah. Emiri Rajne, hem kazanmış bugün. En büyük Amedspor. Euro Amedspor temene Ahmediye, ne Diyarbakır. Euro Amedspor ahmu Kurdistan'ı. Em kazanç nekin, em xarab kin dünya. Em dünya xarab kin Euro. Ku em ser nekevin, em Euro dünya xarab kin. Tekin birin, em inşallah şampiyon bibin, em çavi wan derxinin. كيما ناخذ من تعاوي درخنا مورد. شو تخو جهرتي وصا وهاتي بو. والله شو بتاعت بجم. أول برگزین من یعنی کردینی منه. ام دخوازن چند ملت مهم هر کسی کردینی دست بکرد. إن شاء الله أمثل كم أو أزميش تكنيا جبرويا يعني أمزي أو كن جبرك آمدة يا أمثل كم أو ما عرفت كن دافيجن لي. وصل أمي بقى إن شاء الله صرت كم. کوفتا جارێک گۆرانی کوردی ئەها أبد بويرين ورم كرامكة يلا 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 روش شوايا أبد برباشة رنده زعف رنده خبات چند سخت و دور بن خاور دور مای پتو ها گر بن ریا خبات چند سخت و دور بن خاور دور مای پتو ها گر بن Futbol oyuna tırsonek yenine. Eğer tu bitirse, eğer tu oyunu nelize, zaten tu maça ne kabagri. رزبندی و خراب نینه لی نلیستن امش موشی حتی ویدره هاتنه ست کس ام هاتنه ویدره gerçekten yani neleistin. Ama sadece o vega kıstiye. Yani vega çime hatta 90 artı 3'e de çime de. Çime de koy. Xod baş ve çime dedi. Edido bavece. Em baş paşi em pırke hoş bun. İja em derketin. Piştama ket xare. أم درشكستي ونخشك نليستن لهيفيا ما مزنن أم هيفيت كنا عم يصفر سركبي Em riya xare u da jir riya baş da jilin devam edene. Her bir cihamet. لما إيشها أم gerçekten جي أم فيجا بدل كشكستي هرنا مالاخوا أما إن شاء الله في نقلة سرب كفي ملاتي ما يكون تف سرب كفي إن شاء الله. هەموو شتێک ئەمڕۆ جوان بوو ئامەدسپۆر یاریگاکەی خەڵکەکەی هەموو شتێک ئەمڕۆ چێژبەخش بوو تەنیا لە کۆتاییدا گۆڵی بۆدروم خۆشەکەی لە باکووریەکان تێکدا و
وای کرد ئامەد نەتوانێت بە سەرکەوتن و دوای 4 یاری سەرکەوتن بەدەست بێنێت بەڵام ئێستاش ئامەد دووەمە لە بەروی سوودی لە دۆڕانی ئیرۆکسپۆر وەرگرت سیڤەربێستۆن ڕووداو ئامەد